ئێرە سلێمانیە. من پشتیوان جەلالم بە ژمارە باسێکی ئەم شارەتان بۆ دەکەم. پێتان دەڵێم سلێمانی لە چه بابەتێکدا لە ئاستی عێراق وەرەمی کوردستانی یەکەمینە و لە کام سێکتەردا پێشەنگی عێراق وەرەمی کوردستانە. یەک بە یەک بە داتا بە ژمارە بەڵگەکان لەبارەی سلێمانی هەڵدەدەمەوە و پێکەوە بە دوواداچوون بۆ ئاستی بەرەو پێشبردننی ئەم شارە دەکەین. بۆ ئەوەی حکومڕانی شارێک هەڵسەنگێنیت دەبێت تەماشای ئاستی پێشکەوتنی شارەکە و ژمارەی پرۆژەکانی خزمەتگوزاری بکەیت. کاتێک هەڵسەنگاندن بۆ شاری سلێمانی دەکەیت دەبینیت ئاستی پرۆژەکان تیایدا بەرزە و لە چەندین بوار و سێکتەردا یەکەمی سەراستی عێراق و هەرێمی کوردستانە. بۆ ئەوەی بە دوواداچوونی وردیش بۆ ئەم پرسە بکەم سەردانی ئەو کەسانە دەکەم و دەیان دوێنم کە ئاگاداری ورد و درشتی پرۆژەکانی شارەکە و پلانەکانی لە زاری ئەوانەوە ڕاستی سلێمانیتان بۆ دەگوازمەوە. ئەکرێ پێمان بڵێ پێشکەوتنەکانی سلێمانی لە چاستێکە. جارێ با بڵێن سلێمانی خۆی چییە؟ سلێمانی تاکە شارە لەسەر ئاستی عێراق کە بە بڕیاری سیاسی دروست کراوە لە سەردەمانێکی دێرینە. ئەم ناوچەیە چەند گوندێک بووە بەڵام بڕیارێکی سیاسی بابانەکان بڕیاردەدەن شارێکی تازە دروستکەن بە ناوی سلێمانی. بۆی ئەم شارە جیاوازی زۆرە لە هەموو شارەکانی تری کوردستان و عێراق. لە ڕووی تۆپۆگرافیاوە سلێمانی تۆپۆگرافیایکی زۆر جیاواز و جوانی هەیە کە بەرز و نزمیکی تایە شاخێک لە پشتیەتی شاخێک لە بەرامبەرەتی. ئەمە جوانیکی سروشتی یاوەتێ لە هەمان کات کەش و هەوایکی تایبەتی هەیە. هەر لەو سەردەمەشا کە بڕیار دراوە سلێمانی بە بڕیارێکی سیاسی دروست کرێ بناغە و یابنی تەحتی ئەم شارە قۆناغ بە قۆناغ دروست کراوە. بۆی ئەتوانی بڵێن تاکە شارە لە ڕووی جوڵەی ئابووری لە ڕووی جوڵەی سیاسی لە ڕووی جوڵەی فکریەوە جیاوازە لە هەموو شارەکانی تری عێراق. سلێمانی لە چەند پێگەیەک و لە چەند بابەتێکی زۆر جیاوازە لەسەر ئاستی عێراق و کوردستانیش تاکو ئێستا یەکەمە. تاکە شارە کە زۆرترین ڕێژەی پرۆژەی پیشەسازی گەورە و مامناوەند و بچووکی تایە. تاکە شارەکە 56 پرۆژەی گەورەی پیشەسازی تایە کە یەکەم لەسەر ئاستی عێراق. 165 پرۆژەی مامناوەندی تایە و 441 پرۆژەی پیشەسازی یا کارگەی پیشەسازی بچووکی تایە. لەسەر ئاستی عێراق هەتاکو ئێستاش سلێمانی لە بەرهەمێنانی کۆمەڵی کەرەستەیە یەکەمە بۆنە لە چیمەنتوایە یەکەمە بەحکمی ئەو کەرەستە سروشتیە کە لێرە هەیە. لە بەرهەمێنانی شیشی سەقف و شیشی بیناسازیە یەکەمە. لە بەرهەمهێنانی پاتریە لەسەر ئاستی عێراق هەر یەکەمە. لە بەرهەمهێنانی هەندێک کەرەستەی تری بیناسازی وەکو بلۆکی نەگەێنەر کە کەرەستێکی تازەیە یەکەمە. باشە چی وای کردو سلێمانی با جارێک باسی پیشەسازی بکەین لە ڕووی پیشەسازیەوە یەکەم بێت و وا پێگەیەکی گرنگی پیشەسازی هەبێت. حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان دائما حکومڕانێکی نوێگەر بووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێکێنەرێکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کاراکتەرانەی کە سەرپەرشتی ئیدارە و حکومڕانیان لەم شارا کردووەکو یەکێتی ڕوئای مام جەلالیان جێبەجێ کردووە. ڕوئای سەرۆک مام جەلال ڕوئای دائیم گەشە پێدان و دائیم فراوانکردن و هەمیشە نوێکردنەوە بەهێزکردنی پێگەی سلێمانی بووە. کەمتەرخەمی بەرامبەر هەولێر نییە، کەمتەرخەمی بەرامبەر بە دووهۆکی نییە. بەڵام سلێمانی جیاوازە لەناو سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەناو فکر و پێگەی جەنابی مام جەلالە. بۆیە هەمیشە سلێمانی جگە لە ئیدارە و حکومڕانیەکەی کە یەکێتیە بۆ خۆشی پێکهاتێکی فرە جوڵە و هەمیشە بە جوڵە و هەمیشە لە هەیەجان هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی فکری لە ڕووی معریفی لە هەموو ڕووەکانی تریشەوە. سلێمانی هەر پێکهاتەکەشی لە سەردەمانی زووە بەشێکی زۆریان لە خاوەن پیشەکانی دەوروبەر بوون. بۆیە دائیمەن پیشە و پیشەسازی لە سلێمانیە یەکەمە.
و دائما سلێمانیش حەزی لە داهێنان و پێشکەوتن بوو. بە نیسبەتی ئەم چەند ساڵی دوایەوە بێگومان شاری سلێمانی پێشکەوتنێکی زۆری هەم لە هەموو سێکتەرەکانی ئابووریا بە خۆیەوە بینیوە، وەکو سێکتەری پیشەسازی، سێکتەری کشت و کاڵ، سێکتەری گەشتیاری، هەروەها سێکتەری بیناسازی، هەروەها لە بەشێکی تر لە سێکتەری تەندروستیە. ئەمانە شاری سلێمانی دیارە لەم سێکتەرانە چەند پێشکەوتنی لە چاو شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستانە بە نیسبەتی بیناسازی و سێکتەرەکانی بڵین نیشتە جێبوونەوە لە حالی لە ئێستا نزیکەی 30 بۆ 35 پرۆژە لە بواری جێبەجێکردنایە کە ئەمە لە تەوابوونیە کە تەواو ئەم پرۆژانە لە داهاتوە ئەو کاتە دەرەکەوێ ئەم مۆڵەتانە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی و بەرهێنانی سلێمانیەوە دراوە. هەروەها لە ڕووی پیشەسازیەوە کە ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی سلێمانی لە ئێستا تەرکیزی سەرەکیمان و داواکاری سەرەکیمان لەوە بەرهێنەرانی هەم ناوخۆی و هەم بیانی هەیە کەوا لە سێکتەری پیشەسازی و بە تایبەتی پیشەسازی بچووک و مامناوەندیشمان پێویستە کە هەلی کاری زیاتر ئەڕەخسێنێ وەکو پیشەسازی گەورەکان. لە ڕووی پیشەسازی و سلێمانی وەکو بەپێی ئەو داتیانەی کە لە عێراقەوە دەرچووە لە ساسی پیشەسازی و گەورە پیشەسازی عێراق لە شاری سلێمانیە، ئەتوانین بڵین لە بواری بەرهەمهێنانی چیمەنتۆ، ئاسن، خشت بۆ بیناسازی ئەمانە شاری سلێمانی یەکەمە لە هەموو عێراقا کە زۆرترین کارگەی تیاوە زۆرترین توانای وە بەرهێنانی هەیە کە ئەمە بێگومان هێزێکی ئابووری باشە داتە شاری سلێمانی لێرەوە بۆ شارەکانی تری عێراق و بازاڕی عێراق هەنارداکرێ. من دێ کارگەی تریشمان هەیە کە هەم کارگەی پێشکەوتون و کارگەی گەورن هەناردەکردنیان هەیە بۆ دەرەوە لە چەند کارگەیەکرد لە هەموو سێکتەرەکانە. لە هەنێ جۆر و بابەتە سلێمانی یەکەمین کارگەی تیاوەکو کارگەی پاتری مایە کە ئەو کارگەی هەتاوکو ئێستا لە عێراقا دروست نەکراوە و کارگەی دروستکردنی قوتومانەیە کە ئەوش بەرهەمەکانی لێ هەناردا ئەکرێ بۆ دەرەوە و زۆر لە براندا عالەمیەکانیش لێرە کارەکەن کە بەرهەمیان هەیە لە شاری سلێمانیە هەندێکیان. ئەمە لە ڕووی پیشەسازیەوە کە ئێمە زیاتر پێویستیمان بۆکو باسم کرد پیشەسازی بچووک و مامناوەندەیە. سلێمانی هەر لە سەرەتای دروستبوونی وەکو شار دروست بووە. میر و پاشاکانی بابان پێش ئەوەی کە لە قەڵاچۆلانەوە بگوازنەوە بۆ سلێمانی بیریان لەوە کردوتەوە کە شتێک لە ناو قەڵاچۆلانە بۆیان نەکراوە لە شارە نوێیەکەیە دروستیکەن. بۆ نمونە پێش ئەوەی کە خەڵکەکە بگوازنەوە مزگەوتیان تیا دروست کردووە، شوێنی حکومداریان تیا دروست کردووە، بازاڕیان تیا دروست کردووە، حەمامیان تیا دروست کردووە و ئاویان لە گۆیژەوە بە شێوەی کارێز هێناوەتە ناو شارەکەوە و ئاوەڕۆکانیان لە شێوەی گۆڕیچەیە کردوتە دەرەوەی شارەکە. جگەلەوە پەیوەندیان بە خەڵکێکی زۆرەوە کردووە لە پارچەکانی تری کوردستان، لە ڕۆژهەڵات، لە باکوور، لە شاری هەولێر، لە بادینان، لە بەغا، بۆ ئەوەی کە زۆرترین خەڵکی ئەو ناوچانە لە ناو شاری سلێمانیا کۆبکەینەوە. ئەمە وای کردووە سلێمانی کۆکەرەوەی جیاوازی و کللتورە جیاوازیەکان بۆ یەکێک لە هەرە جیاوازیە بنەڕەتیەکانی شاری سلێمانی کۆکردنەوەی هەموو جیاوازیەکان بۆ لە ناو شارێکە و ئەگەر تۆ پێناسەیەکی کورتی شار بکەیت مانای کۆکردنەوەی جیاوازیەکانە. ئەمە یەکێکە لە هەرە تایبەتمەندێتیەکانی ئەم شارەی ئێمە. ئەم تایبەتمەندیە وای کردووە کە ئەم شارە بەردەوام لە گەشەکردن و بەرەو پێشەوە چوو نابێت و ئەم شارە بەراورد بەو شارانەی کە تەمەنیان زیاتر لە هەزاران ساڵ بووە لەگەڵ ئەوانە گەشەی کردووە و بەرەو پێشەوە چووە هەندێک کاتی زۆر پێش ئەوان کەوتووە. ئەمە یەکێکە لە هەرە تایبەتمەندێتیەکانی ئەم شارەی ئێمە. لەبارەی ژمارەی پرۆژە پیشەسازیەکانی سلێمانی، ژماری پرۆژە گەورەکان 56 پرۆژێ و مامناوەندەکان 165 پرۆژە و پرۆژەی پیشەسازی بچووکیش 441 پرۆژەیە کە ئەمانە ژماری پرۆژە تۆمارکراوەکانن. لە سەراستی عێراق و هەرێمی کوردستانیش سلێمانی یەکەمە لە
بەرهەمێنانی شیش، چیمەنتۆ، پاتری ئۆتۆمبیل و بلۆکی نەگەیەنەر. هەروەها لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان سلێمانی دووەمە لە بەرهەمێنانی دەرمان و پێداویستی پزیشکی و بابەتی شیرەمەنی و بۆڕی پلاستیک. یەکێک لەو پایانەی وای کردووە سلێمانی لە ڕووی پرۆژە و پێشکەوتنەوە نەگاتە بنبەست دڵسۆزی وەبەرهێنەرانی شارەکە بووە کە بێ سڵکردنەوە نەیانێشتووە پرۆژەکانی پایتەختی ڕۆشنبیری بوەستن. چی وای کردووە سلێمانی هەتاوەکو ئێستا ئەم پێگە گرنگانی پیشەسازی وەبەرهێنان تەندروستی پەروەردەی بێڵێتەوە و لە پێگەیشی باشا بێ؟ ئایا وەبەرهێنانی ناوخۆی چ ڕۆڵێکی هەبوو لەم بابەتەیە؟ بەدڵنیایی وەبەرهێنان گرنگیکی زۆری هەیە و ئەتوانێت پارێزەری بەشێکی زۆر لەم دەستکەوتانە بێت، چونکە قۆناغ بە قۆناغ کەرتی حکومی پاشەکشەکە کەرتی تابەت جێگەگرێتەوە کە ئەم دروستکردنی ئەم هاوسەنگیە بۆ خۆی بۆ کۆمەلگا زۆر گرنگە. ئەگەر کەرتی حکومی هەموو کایەکانی کۆمەلگا بگرێتە دەست، ئەوە ئەبێ بە کەرتێکی قورس و گران لەسەر ئابووری گشتی، لەسەر بودجەی گشتی، بۆیە ئەبێ هەندێک لەم بوارانە چۆڵ بکرێ و منافەسە دروستکرێت تا کوالیتیش بەرز بێتەوە. بۆیە ئابووری وەبەرهێنان وای کردووە بەشێک لەم خزمەت گوزارانە بگرێتە ئاستۆی خۆی. ئەبینی لە سلێمانی لە ساڵی 2022-23-24 وەبەرهێنان لەسەر ئاسی کوردستان و عێراق یەکەمە بە 5 ملیارد دۆلار وەبەرهێنان لە ئەسی لەم سنوورەیە وەبەرهێنانی ناوخۆییمان هەیە. ئەمەش کۆمەڵێک مؤشراتی هەیە. مەسەڵەن یەکێک لە مؤشراتەکانەوەیە کە وەبەرهێنەر و پارەدار و سەرمایەداری سلێمانی شارەکەی خۆیان زۆر خۆشەوێ و لە جیاتی پارەکانی بەرن بۆ دووبەی، بیبەن بۆ ئەستانبول، بیبەن بۆ یۆنان، بیبەن بۆ ئەوروپا بۆ سەرمایە گوزاری لە شارەکەی خوانە سەرمایە گوزاریەکەن و دەورانی ئەم بودجە و پارە و سەرمایە لە ناو سلێمانی وای کردووە سلێمانی ڕەغمی چەندین کێشەکە ڕوبەڕووی بۆتەوە لە ڕووی سیاسی و ئیداریەوە، بەڵام هێشتا پێگە ئابوووریەکەی پێگەیکی بەهێز بێت. ژینگەی سلێمانی بۆ وەبەرهێنان و کاری بازرگانی بەتایبەت بۆ وەبەرهێنی بیانی تا چەند گونجاوە؟ بە نیسبەتی سلێمانی و ژینگەیەکی زۆر گونجاوە و چه حکوومەتی خۆجەیی بڵێن و هەروەها جەنابی کاقوبات جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ژووری بازرگانی بڵێن تەرکیزێکی تەواومان لەسەر ئەوەیە کەوا بە زووترین کات وەبەرهێنەرێکی بیانی ئەگەر هات بتوانێ مۆڵەت و ئەو پێداویستیانەی و هەرچی ڕێگری بێ تەجاوزی بکرێ و ئەشکرێت. ژێرخانی سلێمانی بە جۆرێک بەهێز و تۆکمە و پێشکەوتووە لە ئاستی عێراقدا وێنەی نییە. ئەوەی لە بەشێک لە پارێزگاکانی دیکە کێشەی گەورن لە سلێمانی چەندین دەیە پێش ئێستا چارەسەرکراون. لە بەشێکی زۆری سێکتەرەکانیش لە نێویاندا سێکتەری تەندروستی سلێمانی یەکەمی سەرئاستی عێراق و هەرێمی کوردستانە. پرۆژەکانی بواری ژێرخان لە ڕووی ژێرخانەوە چی بۆ سلێمانی کراوە؟ سلێمانی ژێرخانەکەی چۆنە؟ سلێمانی لە ساڵی 2000ەکانە لە دوای پێکێنانی یەکەم ئەنجومەنی شارەوانی سلێمانی زۆرترین بودجە و زۆرترین پرۆژەی لە ژێرخانی سلێمانیان خەرج کرد بە ملیارات دۆلار لە ساڵانی 2000ەکانە لە سەرەتای 2000ەکانە لە سلێمانی خەرج کراوە کە ئاوەڕۆی سنووقیە. بۆیە ئەبینین بەپێی ڕێژە ئیحسائیەکان سلێمانی لەسەر ئاستی کوردستان و عێراق یەکەمە لە بوونی تۆڕێکی بەهێزی ئاوەڕۆی ژێرزەوی. ئەمە ئەی پارێزێ لە نەخۆشی و ئەشی پارێزێ لە لافاوی زۆر. بۆیە سلێمانی لەگەڵ ئەوەشی کە مەیلانێک یا سلۆپێک لێژایەکی تایە، بەڵام کەمترین لافاوی زەرمەند ڕۆیە لە سلێمانی، بەڵکو ئەگەر لافاوەکان چەند قورسیش بن لە سلێمانی سەلامەتن لە بەرەوەرە ژێرخانێکی پتەوی هەیە. ژێرخانە پیشە سازیەکەمان باس کرد. باشە لە ژێرخانەکانی تریش بۆ هەریەکان لە ژێرخانی فێرکردن و لە ژێرخانی زانکۆی لە ژێرخانی تەندروستیە لە تەندروستیە لەسەر ئاستی عێراق تاکو ئێستا یەکەمین لەسەر ئاسی گەشتیاری تەندروستی. زۆرترین خەستەخانەی حکومیمان هەیە، زۆرترین پزیشکی دامەزراوەمان هەیە و زۆرترین ڕێژەی بڵێم ئەوەی کە پێوترێت بنکەی تەندروستیمانێک کە لە گەڕک و قەزا و ناحیەکان. تاوەکو ئێستا لەسەر ئاستی عێراق سلێمانی لە ڕێژەی سەدی مناڵ بوون لە ناو دامەزراوە تەندروستیەکانی یەکەمە. دایک کە کاتێک
مناڵی ببێ لە دامەزراوی تەندروستی بێ وەگلەوەی لە دەرەوەی ببێ و ڕێژەی مردنی مناڵ لە خوار 5 ساڵەوە کەمترینە هەر لە مەشایەکەمە لە هەندێک ساڵە سلێمانی ئەکەوێتە پێش ئیسرائیلەوە ئیسرائیل لە ڕێژەی سەلامەتی دایک لە مناڵە لەسەر ئاسی شەرقی ئەوسەط و ئاستی عالەم یەکەم بووە هەندێک جار سلێمانی لە شەرقی ئەوسەتا کەوتوتە پێش ئیسرائیلیشەوە لە ڕێژەی سەلامەتی دایکان ئەمە بەهێزی کەتی تەندروستی لە سلێمانی ئەسەلمێنێ بۆیە ئەشبینی ڕۆژانە سەدان گەشتیا لە شارەکانی تری عێراق و دەوروبەریشمانەوە ڕووکەنە سلێمانی بۆی چارەسەری تەندروستی لێرەوەرگرن چکە دکتۆرەکان و شارەزاکانی سلێمانی لە بواری تەندروستی لە ئاستێکی زۆر پێشەوەن و تەکنۆلۆژیای تەندروستی ئێستا لە سلێمانی لە ئاستێکی زۆر پێشەوەیە دیارە شاری سلێمانی وەکو زۆربەی کەرتەکانی تریش هەمیشە پێشەنگ بووە لە کەرتی تەندروستیش سلێمانی بە شایدی هەموو لایەک بە شایدی ینی لە وەزارەت تەندروستی و لە حکوومەتی عێراقیشەوە شاری سلێمانی لە کەرتی تەندروستی پێشەنگی هەموو شارەکانی کوردستان و عێراقیشە ئەمە ئەگەڕێتەوە بەوەی کە لە زۆربەی بوارەکانی پزیشکیە ئەتوانین بڵێن شاری سلێمانی پێشەنگ بووە هەر لەکردنەوەی نەخۆشخانەی هیوا کە نەخۆشخانەی تایبەت بوو بە شێرپەنجە دوای ئەوە چارەسەری تیشک شێرپەنجە بە تیشک وە کۆمەڵێک تریش لە بوارەکانی تردا سلێمانی لە هەموو پسپۆڕەکان ئێستا نەخۆشخانەی پسپۆڕی ورد هەیە کە ئەمە بوونی پسپۆڕی ورد لە هەموو پسپۆڕە پزیشکەکان دەرخەری ئەو ڕاستیەیە کە کەرتی تەندروستی لەو شوێنە پێشەنگ بووە لەبەر ئەوەیە شاری سلێمانی ئەتوانین بڵێن لە هەموو بوارەکان لە هەموو پسپۆڕەکان پێشەنگی کوردستان و هەموو شارەکانی عێراق بە دڵنیاییەوە کە ئێماڵین کەرتی تەندروستی لە سلێمانی پێشەنگە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ دڵسۆزی پزیشکان و کارمەندانی تەندروستی خۆتان نەزان سەر ڕای قەیرانەکان سەر ڕای نەبوونی موچە و دواکەوتنی موچە بەڵام نەخۆشخانەکان ڕۆژ بە ڕۆژ لەو بواری پسپۆڕیانە پێشکەوتووە و ڕۆژ بە ڕۆژ پسپۆڕی ترەکرێتەوە بەڕاستی ئەمە بە دەرەجەی یەک ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزی کارمەندان و پزیشکانی کەرتی تەندروستی بە تایبەتی کەرتی تەندروستی لە شاری سلێمانی هەرچەندە لە ڕووی دابینکردنی بودجەوە لەلایەن حکوومەتەوە سلێمانی کەمترین بودجەی بەرکەوتووە بەڵام ئەوە نەبۆتە لەمپەر لە بەردەم پرۆژەکانی ئەم شارە ڕوو لە هەر کوێ دەکەیت دەستی خزمەتگوزاری دەبینیت ئەچیتە هەر کوچە و کۆڵان و شوێنێکی شاری سلێمانی هەست بە بوونی پرۆژەی خزمەتگوزاری دەکەیت ئەو پرۆژانەی کە ئێستا پرۆژەی خزمەتگوزارین و لە سنتەری شاری سلێمانی کارکردن تیاندا بەردەوامە ژماریان 24 پرۆژەیە هاوکات لە دەرەوەی سنتەری شاری سلێمانی 10 پرۆژەی خزمەتگوزاریش لە جێبەجێکردندان ئەوەی کە لە ساڵی 2025 پرۆژەی خزمەتگوزاری بووە و جێبەجێ کراوە و تەواو بووە ژمارەیان 35 پرۆژەن. ئێستا ڕوو لە هەر شقامێکی سلێمانیەکی پرۆژە هەیە ئەم زیندویەتی سلێمانی لە پرۆژەیە بۆچی ئەگەڕێنیتەوە و لێرە شامێ و پرسیارە بکەم تەرخانکردنی بودجە لەلایەن حکوومەتەوە بۆ پارێزگای سلێمانی لە چاستێکە بەداخەواڵێم ئەمە لەوانەیە بەشێکیشی بەرئێم بکەوێت بەڵام تەرخانکردنی بودجە بۆ پرۆژە حکوومیەکان یا بۆ گەشەپێدانی شارەکان بۆ سلێمانی لەسەر ئاستی عێراق کەمترینە کەمترینە لە چاو پێداویستیەکانی لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لەبەرەوەی اعتیمادی سلێمانی لەسەر داهاتی ناوخۆی خۆیەتی و ئەو داهاتی ناوخۆیە کە ڕۆژانە کۆ ئەکرێتەوە و لە بانقەکانە خەرج ئەکرێتەوە جارێکی تر و بەشێکشی ئەچێتەوە سەرتەکمیلەی موچەی فەرمانبەرانی سنووری پارێزگای سلێمانی وای کردووە کە ڕێژەکە بەقەدر پێداویستەکانی سلێمانی نەبێ بۆیە هاتوون ئەولەویەت دانراوە ئەولەوێتی یەکەم بۆ ئەمنیەت بۆ دووەم بۆ تەندروستی سێم بۆ پەروەردە چوارەم بۆ پاک و خاوێنی شار بۆیە ئەگەر بێنین پێداویستەکانی سلێمانی و حەزی خەڵکی سلێمانی ویستی سلێمانی بۆ گەشەپێدانی زیاتر سیرکەین لەگەڵ ئەو بودجەی کە حکوومەتی خاتە بەردەست سەر ڕای و قەیرانە زۆرانی کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە ئەبینین بودجەکە زۆر کەمە بەڵام جاریچکە ئیڵێم کەرتی تایبەت هات ئەم ناباڵانسەی ڕێخستەوە چی وای کردووە کە بەردەوامە پرۆژانە هەبن و
وا بکە سلێمانی ڕوو لە هەرچی بکەی پرۆژەی خزمەت گوزاری هەبێت. بەڕێز کاخوبا تاالبانی جێگری سەرگۆزیران لە دوو کابینی پێشووی لە کابینی 89 گرنگێکی زۆری با ڕێگەوبانە بۆیە ئەبین لە کابینەکانی پێشووترە یەکەم شەقامی یەکەم جادەی دووسایی لە بینی شارەکانە لە نێوان سلێمانی دووکان و سلێمانی عربەت دروستەکرێت و پاشان سلێمانی سی سادق و لە مەرحەلەیەکی ترە کاخوبات جەنابی ئەمری کرد کە بودجەیەکیش دانرا بۆ سلێمانی هەڵبجەکرا بە دووسایت بە خۆشحاڵی و ئەمساڵ جادەی نێوان دووسایدی کەلار دەربەنی خانتەوە بۆ ئێستا دەربەنی خان بۆ وارماوە بۆ عربەت لەژێر کارکردنایە جادەی بڵین سی سادق کەوڵۆز بەرەو پێنجوێن بە دووسایت کرا و ئێستا وا لەو نزیکانە بەردی بناغەی دەستپێکردنی قۆناغێکی تری جادەی نێوان چوار قوڕنا دوکاندانین کە ئەوەش قۆناغێکی گرنگە و بەشێکی گرنگە لە دووسایتکردنی سلێمانی هەولێر بۆیە گرنگیدانی بەڕێزقوبا تاالبانی بە شەقام و بە جادە سەرێکیەکان لە ئەولەوێتی کارەکانی کابینی 89 بەڕێزجێگری سەرۆگۆزیران بووە و بە دڵنیاییش دائیمەن بەشێک لە بودجەکە دانراوە بۆ ئەوەی ئەم پرۆژانە بە بەردەوامی کاری خۆی بکە و ئەم پرۆژانە جگە لەوەی کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە گەشەی ئابووری و هاتوچۆی کۆمەڵایەتی لە هەمان کاتی گرنگێکی زۆری هەیە بۆ سەلامەتی خەڵک بە دەستخۆشیەوە لە چەند ساڵی ڕابردووەم لەن بەڕێوەبەرەتی گشتی وەبەرهێنانی سلێمانیەوە پرۆژەیەکی زۆری وەبەرهێنان لە ناو شاری سلێمانیا ئێستا لە ئیشای و لە کارایە و لەن شارەوانی سلێمانیشەوە کۆمەڵێ ئیشی باش کراوە بۆ کەمکردنەوەی ئەو لۆ دوو قەرەباڵگەی کە لە سەجادەکان هەیە بە ئومێدی ئەوەی کە هەموو ئەم پرۆژانە لە نزیکترین کاتا تەواو بن و سیمایەکی جوانتر بە شارەکەی ئێمە ببەخشێت. ئەبینین ژووری بازرگانی یان ئاگاداری یان خۆی لە بەشێک لە پرۆژەکانایە ئەوەی کە پەیوەندی بە مجەمەعی کۆگاکان و یان کۆمەڵگەی پیشەسازی و کۆمەڵی بابەتی ترە چی بۆ سلێمانی کراوە ئێستا چی هەیە کە جێی شانازی بیوەکو سلێمانی باسی بکەین. بەڵێ لە سلێمانی تەبەن بێگومان ئێمە زیاتر لەبەرەوەی لە پێشتری شاوە لا ئەزالیش هەر لەسەرەوەی ئاعتیمادی سەرەکیمان لەسەر هاوردەکردنی خۆراک و کاڵا و سەرجەم کاڵا و کەلوپەلەکان هەیە ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە پێویستە تۆ لەم بابەتانە بە تایبەتی لە خۆراک و پێویستی ڕۆژانەی خەڵکا خەزینت هەبێ و خۆشبەختانە بەشێک لەو بازرگانە گەورانەی کەوا لە عێراقا بە عام ئیشەکەن خەڵکی سلێمانین بە تایبەتی لە بواری خۆراکە لێرەوە دابەژەوێ و نەقلەکرێ بۆ شارەکانی تری عێراق لەبەرەوەی خاوەنەکانیان خاوەنی براندەکان خەڵکی سلێمانین ئێمە وەک ژووری بازرگانی پێشسازی سلێمانی بە هاو کاری بەڕێوەبەرەتی گشتی و بەرهێنان و شارەوانی سلێمانی زەویەکیان بۆ داوین کردین لەسەر ڕووبەری 980,000 مەتر دووجا کە 600 گەنجینەی جۆرا و جۆر بە سێ حەجم تیا دروستکراوە بەشی خۆراک بەجیایە و بەشی کارەبایی و جگەرە و کەلوپەلی ناوماڵ و هەموو سێکتەرەکان تقریبن لە یاجێی بۆتەوە و بە خزمە گەزارێکی جادە و ڕێگاوبان و ناحی ئاسایش و پاراستنی ئەو کۆگانە هەم لە ئاگەر هاوچەرخ دروست کراوە بەڵێ کە توانم بڵێم لە عێراق و لە شەرقی ئەوسەتا بە و کۆڵەتیە و بەو خزمە گوزاری کەتیایەتی لە ڕووی جادە و پارچین و ئەوانەوە لە تاکە پرۆژەیە کە توانیوێتی وە ئیسپات بوو لە سەردەمی کۆڕۆنا کە ڕێگاوبان و سنوورەکان و ئەوانە هەموو گیرا بەڕاستی ئەو گەنجینانە توانی خزمەتێکی زۆر بە هەرێمی کوردستان بکە. بە پلانێکی نوێ کارکرا بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوو لە ساڵی 2022 23 و 24 و 25 ئەویش بە سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابی کاقوبات جێگری سەرۆگۆزیران کە فەرمانگە پەیوەنددارەکان پەیوەندیکی تۆکمەیان بۆ دروست کرا و توانرا کۆمەڵی پرۆژەی باش لە ناو شاری سلێمانی جێبەجێ بکرێ و
بەشێکی تەواو بووە ئێستا لە خزمەتی وڵاتیانە و بەشێکیشی لە جێبەجێکردنایە و بەشێکی تریشی لە پلانایە. کاک شاو سەبارەت بۆ پرۆژانەی کە باسی کرد کەواتە سلێمانی بێ پرۆژە نەبووە و وێڕای ئەوەی کە قەیرانی ڕوبەڕوو بۆتەوە. زۆر جار باز لەوە شکرێت کە لە ڕووی بووجەشەوە غەدر لە سلێمانی ئەکرێ، بەڵام پرۆژەکان هەر بەردەوامن. چی وای کرد سلێمانی پرۆژەکانی بەردەوام بێ و تا چەند وەبەرهێنەرانی ناوخۆی ڕۆڵیان هەبووە لەم بەردەوام بوون؟ بڵێ ئەو پرۆژانەی کە لە سلێمانی لەو ساڵانەی ڕابردوو کە باسم کرد دەستیان پێ کرد بەو پلانە بوو کە باسم کرد و بەو پێکەوە بوونەی ئەو فەرمانگانە و لەگەڵ ئەوەش هاوتەری کۆمەڵێک وەبەرهێن و سەرمایهداری نیشتیمانی شاری سلێمانی کە توانم بەڵێم خۆشەویستی شاری سلێمانیان پێش بەرژەوەندیەکانیان خست. ئەمە وای کرد کە کۆمەڵێ پرۆژەی پێویست و لەو دۆخە داراییە خراپە جێبەجێ بکرێ. ئەمە توانم وەکوی جا سەیری بکەم. ئەمەش بە هەوڵ و ماندووبوونی و فەرمانگانە فەرمانبەرەکانیان وەک دووبارەیەکەمەوە ئەو وەبەرهێن و سەرمایهدارە نیشتیمانیانە کە توانیان وەبەرهێنانێکی باش بکەن لە سلێمانی و ئەمەش بە مەیدانی توانرێ لەگەڵی کەناڵەکانی ڕاگەاندرەوە ببینرێ و هاوڵاتیان ڕۆژانە سوود لەو خزمەت گوزاریانە بینن و ئەمە بەردەوامە بێ. کۆمەڵە پرۆژەی زۆر زۆر باش بەڕێوەیە لە بواری بەنداو، لە بواری ئاوی خواردنەوە، لە بواری گەشت و گوزار. کشتتوکاڵ و گەشت و گوزار دوو لەو کەرتانن کە لە نێو پرۆژەکانی پارێزگای سلێمانی گرنگی تایبەتیان پێدراوە. پرۆژەی زۆر ئەنجام دراون و زۆری دیکەش بەڕێوەن. سەبارەت بە کشتتوکاڵ، گەشتیاری و دروستکردنی ژێرخانی کشتتوکاڵی و بەنداو سلێمانی لە چه هەستێکە؟ لە ئاستی بەنداو ئێستا دوو بەنداوی نوێیە لە ژێر کارکردنە کە بەنداوی زەلان و بەنداوی چەقچەقی نوێیە کە پێشتر پێوترە هەنارە یا لە ناوچەی هەنارەیە لە دۆڵەڕووتی سلێمانی. ئەم دوو پرۆژەیە لە ئێستا کاری تێکرێ و بودجەی بە فەرمانی بەڕێز کاخوبا تاڵەبانی بودجیان بۆ دانراوە. بەشێک لە بەنداوی زەلان لەسەر بودجەی وەبەرهێنان ئەکرێت کە کۆمپانیای قەیوان جێبەجێیەکەوە ئەو ئاوی کە بەرهەم ئەهێنڕەیە کۆ ئەکرێتەوە ئەگوازرێتەوە بۆری بۆ سلێمانی خرێتە سەر ئاوی خاوێنی دابشکراوی سلێمانی و بەنداوی چەقچەقی نوێیە گرنگێکی زۆری ئەبێ بۆ هەم کەش و هەوای سلێمانی و هەم گرنگێکی زۆر ئەبێ بۆ گەشت و گوزاری سلێمانی. 5 زۆنی گەشت و گوزاریمان هەیە لە سلێمانی کە لە بەکرەجۆ دەست پێەکە هەتا قلیاسان هەتاوەکو چەقچەق و لەوێ ئەڕواتە هەنارە. ئەم 5 زۆنە ئەبن بە 5 پرۆژەی زۆر گەورەی ئەملاق لەسەر ئاستی کوردستان و عێراق بۆ پرۆژەی گەشتیاری و خزمەت گوزاری گەشتیاری هەمە جۆر. بەشێکی زۆری گەشتیاریەکە گەشتیاری گشتی ئەبێت کە کراوە ئەبێ بۆ خەڵکی سلێمانی و بۆ هەموو خەڵک. بەشێکی تریشی تایبەت ئەبێ بە هۆتێل و بە ڕێستۆرانت و بەوانەکە جارێکی کە لە خزمەتی گەشتیاران و خزمەتی خەڵکی شاری سلێمانی ئەبێ. واتوانم بڵێم ئەمە بازانێکی گرنگە و قۆناغێکی زۆر گرنگ و تازە و گەشەکردو ئەبێ لە ساڵی داهاتووە لە سلێمانی ئەیبینین. بەڵێ ئەو پرۆژەی کە کاقۆبات پێشتر ڕایگەیان گەشت و کاڵ تا چەند بەخواستی ئەو و بەخواستی ئێوە کاری کردووەوە ئامانجەکانی بەدی هاتوون یاخود جارێکاری ماوە؟ پرۆژەی گەشت و کاڵ ئەتوانم بڵێم تێرمێکی تازەیە، ناوێکی تازەیە لە بواری هەم ئابووریە و هەم لە بواری گەشت و گوزاریە. تێکەڵکردنی ئەم دوو سێکتەرە پێکەوە گەشت و گوزار لەگەڵ کشت و کاڵ بە بیرۆکەی جەنابیان بوو و ئێستا تیمێکی تایبەت کار لەسەر ئەماکە. لە هەڵەبجە و هەورامان چەند پرۆژەیەکی بچووکمان دەست پێ کردووە و لە قۆناغی تێست و پایلۆتایە لەو نزیکانە چەند پرۆژەیەکیش لە شارباشی ڕاکەین. ئومێدی زۆرمان بۆ یەکەم پرۆژانە سەرکەوتو بێ ئەم تەجروبەیە بگوازینەوە بە باقی تری شارەکانی هەرێمی کوردستان و بەمە ئەتوانین داهاتێک بۆ خاوەن باخەکان دروست بکەین کە لە پاڵ ئەوەیە کشت و کاڵەکەیان بەردەوامە بێ جۆرێک لە گەشت و گوزارش لە ناو کێڵگەکانیانە بکەن و بەمە خەڵک و سروش جاریشی کە تێکەڵ بکەینەوە خەڵک و کشت و کاڵ جاریشی کە تێکەڵ بکەینەوە. پەروەردە و فێرکردن یەکێک لەو کەرتانەیە کە لە سلێمانی جێی بایەخی گەورەیە. ئەوە ژوای کردووە ژمارەکان لەبارەی پەروەردە و فێرکردنەوە لە پارێزگاکە جێی دڵخۆشی بن. بەدەر لە پیشەسازی سلێمانی لە چیترایەکەمە واروەها تۆزێک ورتر باسی بوارەکانی ترکەین، بواری خزمەت گوزاری، بواری پەروەردە، بواری تەندروستی لە چی ترایەکەمە لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان؟
طبعا ئەم زانیارانی باسیەکەم هەموو زانیاری پێشڕاستکراوی ئاماریە ئیحسائیە لە بواری معریفە و فێرکردن ناسێریکەین زانکۆی سلێمانی تاوەکو ئێستا لە چەندین بوارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیەکەمە بۆ نمونە دامەزراوی تایمسکە لە چەند بوارێکە هەڵسەنگاندنی بۆ زانکۆکانی کوردستان و عێراق و ناوچەکە کردووە لە بواری فێربوون لە بواری ژمارە و ناوبانگی توێژینەوەکان لە بواری گواستنەوەی زانیاری لە بواری بەنێودەوڵەتیش بوونیش سلێمانی زانکۆی سلێمانی کە زانکۆی دایکی پێوتر لەسەر ئاسی هەرێمی کوردستان یەکەمە لەسەر ئاسی کوردستان و عێراق لەسەر ئاسی پەروەردە ئەتوانین بڵین زۆرترین ڕێژەی خوێندن و خوێندەواری لە سلێمانیە کەمترین ڕێژەی خوێندەواری لە سلێمانیە زۆرترین ڕێژەی مەکتەب لە سلێمانیە زۆرترین ڕێژەی مامۆستایی دامەزراو لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە سلێمانیە بینە بوارەکانی تر سلێمانی تاوەکوی ئێستاش پاکترین هەوای هەیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان پاکترین ژینگەی هەیە کە ئەمە هەتا لە ڕووی خاکیشەوە خاکەکەی تاوکەسە خاکێکی پارێزراوە خاکیەکە کەمترین پیسبوونی تیا ڕوویاوە سلێمانی هەر بۆ خۆی پایتەختی ڕۆشنبیریە یەکێکە لەو شارانەی کە لەسەر ئاستی هەموو عێراق گرنگێکی تایبەتی داوە بە خوێندن ئەوە بۆ لە ساڵانی ڕابردوودا یەکەم مەکتەبی کچان لە سلێمانی کراوەتەوە و ئێستاش زۆری ڕێژەی مامۆستایانی ئافرەت لە ناوناوەندەکانی خوێندندا هەیە ئەمە خۆی ئەوە دەگەێنێ کە سلێمانی گرنگیدا بە پەروەردە و فێرکردن و لەگەڵیا شان بەشانی هەموو کردەکانی تر ڕۆیشتووە ئێمەش لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی گرنگێکی تایبەتمان داوە بە لە پاڵ پەروەردەکەیە بە هێنانە پێشەوەی ئافرەت هەم بۆ پۆستە ئیداریەکان هەم بۆ دانانیان بە مامۆستای گرێبەست و وانە بێژ لە ڕابردووە کە هەبووە گرنگێکی تایبەتماندانەوە لە بەرەوەی مەبدەمان وا بۆ کە پەروەردە زیاتر جگە لە ڕەگەزی نێرینە ڕەگەزی مەینەژ ئەتوانێت ڕۆڵی خۆی تیابژێڕێ و بە تایبەتی بۆ قۆناغەکانی باخچە و بنەڕەتی مامۆستایانی ڕەگەزی مێینە حەنونترن لەگەڵ قوتابیان و خوێندکاران و بە تایبەتیش کە ئەوە پێی دەوترێت پەروەردەکردن هەم لە خێزان هەم لە ناو وەزارەتی پەروەردەیە زیاتر ئافرەت ڕۆڵی ژێڕێ داتا و ژمارەکان چیمان پێڵن لەبارەی پەروەردە و یاخود کەرتی پەروەردە لە سلێمانی ژمارەی خوێندکار ژمارەی مامۆستاکان چیمان پێڵێن ئێمە لە سنووری دەسەڵاتی خۆمان کە بەڕێوەبەرایەتی گشتی پێک دێت لە دە پەروەردەی قەزا و ناحیەکان 42956 مامۆستامان هەیە دیارە ئێستا دوو جۆر مامۆستامان هەیە مامۆستای هەمیشەوی و مامۆستای گرێبەست ئەوەی کە گرێبەستە ڕێژەکەیان 6615 مامۆستایە ئەوانەی تری مامۆستای هەمیشەین سەبارەت بە قوتابیان و خوێندکاران 429952 قوتابی خوێندکارمان هەیە بۆ ئەم ساڵی خوێنی 2025 بۆ 2026 لە ناو ناوەندە ناحکومیەکان دیارە ئێمە 1419 قوتابخانە و خوێندنگەمان هەیە بە حکومی و ناحکومیەوە 100 ناوەندیان ناحکومیە ئەوە ئێستا موافقەتی 3-4 مەکتەبی تریشیان بۆ هاتەوە واتە ئێستا ڕێژەکە بۆ 103-104 ناوەندی ناحکومی دیارە ئەم ناحکومیانە لە بە قۆناغی باخچەوە 1 بۆ 6 7 بۆ 9 10 بۆ 12 یاخود کۆمەڵگە ئەمانەش شانبەشانی مەکتەبە حکومیەکان خزمەت دەکەن سەبارەت بە خوێندکاری تازە پۆلیەکی سەرەتایی کە ئەچنە بەر خوێندن ڕێژەکە لە سلێمانی چۆنە ئایا بەراورد بە پارێزگاکانی تر بەرزترە یاخود کەمترە دیارە پارێزگای سلێمانی گەورەترین پارێزگایە لە هەرێمی کوردستان و سەرجەمدام و دەستگاکانیشی بە هەمان شێوە هەر گەورەترە بن بە بەراورد بە شاری هەولێر و دووهۆک و ئیدارەی سەربەخۆی سۆران و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان و پارێزگای هەڵەبجە ڕێژەکە لای ئێمە زۆرترە ئێمە بۆ ئەم ساڵی خوێندن 26882 پێم وا بێگەر هەڵە نەبم خوێندکاری تازە داخڵی ناو ناوەندەکانمان بوون ئەمە ڕێژەیە زۆرە تەوانەمە تا بەرواری دێنەوە بوو ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە لە بەرەوەی قۆناغی 12 ئامادەی خولی دووەم لە بەرواری 8 مانکە کۆتایی هاتووە دوای ئەوە بەشێک لە قوتابیان و خوێندکاران بڕیارە دەن بڕۆنە زانکۆ یان خۆیان بێڵنەوە پارێزگای سلێمانی وا تەماشا ئەکرێ کە نزبەی
بایکۆت و دەوام نەکردنی مامۆستایان تایە ئاستێکی بەرزە لە کاتێکە دەبینین بەردەوامیش ڕێژەی سەرکەوتن و نزبەی نەجاح لە سنووری پارێزگای سلێمانی ڕێژەیەکی بەرزە یەکەمێکی زۆری هەیە و تا ڕادەیەک واشە بینرێت کە مامۆستایان دڵسۆزیێکی زۆریان تایە بۆ پەروەردەکردن و فێرکردنی خوێندکارەکان تۆکو بەڕێبەری گشتی پەروەردە لەسەر کۆی ئەم پرۆسە و کۆی ئەم هاوکێشەیە چی تێ ئەوەی جێگەی دڵخۆشیە هەموو ساڵێک کە تاوەکو و ساڵی پار یەکەمەکان لە سلێمانی بوون هەندێک ساڵ هەتا سێمیش هەر لە سلێمانی بووە ئەمە گرنگجیندانی سلێمانیە بە کەرتی پەروەردە و لە هەمان کاتە چوە بەرهێن و سەرمایهدار و خێرخواز و پیاوچاکانی سلێمانی هەیە پێش دروستکردنی مزگەوت بیر لەواکەنەوە مەکتەبێک دروستکەن دواتر بچنە سەر دروستکردنی مزگەوتێک پاشان نەخۆشخانەیەک پاشان دروستکردنی جادەیەک بۆیە ئەمە جێگەی دڵخۆشی بۆ ئێمە و دەمەوێت زۆر سوپاسیان بکەم بەڕاستی وە بەرهێنەرانی سلێمانی سەرمایهدارانی سلێمانی زۆر هاوکارمانن لەگەڵ یا ڕێکخراوەکان بە تایبەت ڕێکخراوی سیت ڕێکخراوی CDO زۆر لەگەڵمان هاوکارن و ڕێکخراوی مناڵپارێز لەسەر و هەموو ڕێکخراوەکانی ترەوە کە بە درێژایی تەمەنی گرنگی داوە بە لاوان و گەنجان و گرنگی داوە بە خوێندکاران و ئێستا سەرگەرمی ئەوەن کە چەند ژوورێکی سەرچاومان لە ناوەندەکانی حکومیە بۆ بکەنەوە بۆ پەروەردەی تایبەتواتە ئەو قوتابخانە و خوێندنگە حکومیانەی کە منداڵی پەروەردەی تایبەتیان هەیە ژووری سەرچاویان بۆ دروست بکرێ و کەلوپەلەکانیان بۆ دابین بکرێ ئەمە جێگەی شانازیە بۆ شاری سلێمانی کە ڕێکخراوێکی وا لە شاری سلێمانیەوە دروست بووە ئێستا لەسەر ئاستی هەموو عێراق خزمەت دەکا بە تایبەت لە بواری پەروەردەی تایبەتە لەبەرەوەی ئێمە لە سلێمانی 1930 قوتابی و خوێندکاری پەروەردەی تایبەتمان هەیە ئەم ڕێژەیە کەم نییە ڕێژەیەکی زۆرە بەڵام لە هەمان کاتە 250 مامۆستایی پەروەردەی تایبەتمان هەیە 113 چاودێری پەروەردەی تایبەتمان هەیە ئەم ڕێژەیە کەمە ناتوانێت ئیستیعابی ئەو مناڵانە بکات لە هەمان کاتە ڕێکخراوی مناڵپارێز هەستاوە بە هاوکاریکردنیان بۆ دابینکردنی سەرجەم ئەو پێداویستیانێک کە فراهەم بکرێت بۆ ناوەندەکانی خوێندن کە پێویستکە بۆ پەروەردەی تایبەت ئەگەر ئێمە ژووری سەرچاومان هەبێ پێداویستیەکانمان هەبێ زۆر بە ئاسانی ئەتوانین مامۆستا و چاودێری تریشیان بۆ دابنێن. لەم ساڵانەی دواییدا سلێمانی لە ڕێی چەندین کۆڕبەند و دیدار و کۆنفرانسی نێودەوڵەتیەوە بوو بە ناوەندێکی گرنگ بۆ کۆکردنەوەی سەرکردە و وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و تەنانەت جیهانیش. بە کورتی پێم بڵێ سلێمانیمان بینی لە ساڵی 2025 باوشی بۆ کۆمەڵێک دیدار کۆڕبەند فێستیڤاڵ چالاکی جۆرا و جۆر کردبوو لە هەموو بوارەکان وە لە نێویاندا چەندین کۆڕبەند و بابەتی نێودەوڵەتیمان بینی دێڵفی واروەها دیداری نێودەوڵەتی سلێمانی ئەمانە چیمان پێڵێ و تا چەند سلێمانی کردو بە سنتەرێکی گرنگ. ئەمە پێش هەموو شتێک یەک موعشرەیان یەک ئاماژی گرنگی هەیە کە ئەویش ئەمنێتی سلێمانی ئەمنێتێکی تەواو پارێزراوە سەقامگیرە. هەر بۆ زانیاری بەڕێستان چەند ساڵێکە سلێمانی لە ڕووی کەمی ڕێژەی جەریمە و دەزگیرکردنی تاوانباران کە دادگا داوایان ئەکا ڕێژەی دەستگیرکردنی تاوانباران یەکەمە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بۆیە ئەمنیەتی سلێمانی و ئەو کەشە ئارامەی کە هەیەی ژینگەیەکی باشە بۆی چەندین جۆر چالاکی تیاکرێ. کۆنفرانسی دیڵفی کە هاوشانی داڤۆسە لەسەر مستەوای جیهانی مانگی پێنجی ساڵی 2025 هات لە سلێمانی کۆنفرانسەکەی بەستووە کۆنفرانسێکی سەرکەوتوو بوو و ئەمە ساڵان ئەم کۆنفرانسە بەردەوام بێت و کۆنفرانسێکی تری ئابووری ئێستا خەریکی پلاندانانین کە کەوێتە زستانەوە ئەمەیان لەلایەن کەرتی تایبەتەوە ڕێگەخرێەوە لەسەر ئاستێکی بەرزی جیهانی ئەبێ لە 2 ساڵی داهاتووە لە سلێمانی ئەم ڕووداوەش ڕوو ئەدات و ئەمەش ئەبیدینەوە. سەرڕای ئەمە هەموو ئەو گەشەکردنانەی لە بواری وەبەرهێنان لە بوارەکانی تری تەندروستی لە بواری پەروەردە لە بواری خوێندنی باڵا بە هەموو بوارەکانی تری پیشەسازی ئەوانەشەوە زەمینە سەرچیەکەی زەمینە ئارامەکەیە. بۆیە سلێمانی ئەوەی
لە پێش هەموو شتێکەوە شانازی پێوەکە ئارامیەکەیەتی لەگەڵ ئەوەشها سلێمانی ئێستا لە گەشت و گوزارە شتە قۆناغێکی گرنگەوە بە دڵنیایش لە 2 ساڵی داهاتوو پرۆژەی زۆر گەورەی گەشت و گوزاری لە سلێمانیەکرێت لە کشت و کاڵام بەڕێز وەزیری کشت و کاڵ درێغی نەکردو لە پاڵپشتیکردنی کەرتی کشت و کاڵی بۆی ئەبینین زۆرترین زۆری بەرهەمە کشت و کاڵەکانمان لە ناوچەی پێنجۆن و لە دەشتی شارە زور و لە شارباژێڕا ئێستا بە بازارکردنێکی باشی بۆ ئەکرێ و بەشێکی زۆری بازاڕەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەگەر هەندێک جار ڕێگری تایبەت دروست نەکرێت لە ڕێیانە یاعتیمادیان لەسەر کێڵگەکانی پێنجۆن و شارە زورە چۆن سلێمانی توانرا بکرێتە سنتەرێکی گرنگ بۆ ئەو هەموو کۆڕبند و دیدارانە زۆر گرنگە ینی ئێمە لەو دیدار و کۆڕبندانەی کە ئەبەسترێ لە سلێمانی زۆر خۆشحاڵ بووین بۆی کە سلێمانی هەڵبژێرا بۆ بەستنی و دیدار و کۆنفرانسانە و بەشداریکردنی و بەرهێنەرانی بیانی بە شارەزاییەکانیان و بە سەرمایەکانیان و تێکەڵکردنی و بەرهێنەرانی شاری سلێمانی و بەرهێنەرانی دەرەوە توانین سوود لە تواناکانی ئەوان سوود لە شارەزایەکانی ئەوان لەبەرەوەی لە وڵاتی زۆر پێشکەوتوو دێن لە بواری و بەرهێنان و لە بواری گەشتیاریەوە ئێمە توانین سوودی لێ بینین و بتوانین تواناکانیان بخینە خزمەت شاری سلێمانی و ئەو خەڵکانی کە ڕوو لە شاری سلێمانیەکەن دوایینیان دیداری دێلفی بوو کە بینیتان بەشدارێکی زۆر باش و لە ئاستێکی زۆر بەرز بەشداری کرا و لە ساڵانی ڕابردووەم دیدارە لە وڵاتانی تر گرێدرا بوو و وەفدی هەرێمی کوردستان و جەنابی کاقوبات بەشداریان کردبوو زۆر گرنگ بوو توانرا و دیدارە بهێنرێتە سلێمانی و ئەمە و کۆمەڵێک کۆڕبند و دیداری تر لە بواری گەشتیاری لە بواری تەندروستی لە بواری وەبەرهێنان ئەمانە گرنگن بۆ کرانەوەی شاری سلێمانی بەڕووی جیهانە و دڵنیام لەوەی شتی زۆر باشتری بەدوایە دێ و ئەم پێشکەوتنانەی کە هەیە ئێمە وەکو ئەرکی سەرشارمان و گیداری خۆجی پارێزگای سلێمانی هەوڵمان داوە لە ئاستی چاوەڕوانی و لە ئاستی تموحی خۆمان بێ بەڵام بەردەوام پێویستی بە زیاتر هەیە بەردەوام پێویستی بە بیر و بۆچوون و فیکرە و شارەزایی نوێ هەیە و هەوڵە دەین زیاتر و زیاتر ئەمە بەرەو پێش ببین. یەکێک لەو هۆکارانەی وای کردووە سلێمانی ببێت بە ناوەندێکی گرنگی گەشتیاری و جێگای کۆکردنەوەی کەسانی بیانی بێت ئاسایش و ئارامیەکەیەتی خۆی هەموو وەبەرهێنێک لە هەر بوارە بێەوە بەبەرهێنان بکە یەکەم شت بە دوای ژینگەیەکی ئاراماگەڕێ ژینگەیەکی ئەمیناگەڕێ کە سەرمایەکەی بەرێ لەوێ ئیسیسماریکە خۆشببختانە بە هەوڵ و ماندووبوونی هێزە ئەمنیەکان توانراوە شاری سلێمانی لە ئاستێکی باڵای ئارامیە بێ کە ئەمە لێرەوە جێی دەستخۆشیە بۆ و بەڕێزانی کە لەو سێکتەرانە کارەکەن ئێمە وەک پلانی وەبەرهێنانیش پلانەکە وایە کە زیاتر وەبەرهێنان لە بواری پیشەسازی و کشت و کاڵ و گەشتیاری زیاد بکەین لە وەبەرهێنانەکانی کە لە ڕابردوو کراوە گوتم لە بواری نیشتەجێبوونەوەوانە ڕێژەیەکی زۆر کراوە هەستمان پێکرد کە سلێمانی پێویستی بەوەیە لەو سێ بوارە وەبەرهێنان زیاد کرد. لە سلێمانی یاسا سەرۆرە لەبەرەوەی کاتێک کە ئێمە سەیرەکەین تاوانێک ئەنجام دەدرێت بە زووترین کات کەسان دەدرێنە دادگا و خۆشببختانە هیچ کەسێک لە سلێمانیا بەبێ بڕیاری دادوەر دەستگیر ناکرێت و ئەمە ژوای لێ کردووە کە یاسا سەرۆر بێت و هەر کەسێ تاوانە بکات لە کەمترین کاتە تاوانباران دەستگیر بکرێن و ئەوە شەکەوای کردو سلێمانی جیاواز کردو و ئەم ئارامی و ئاسایشی کە ئێستا ئەمەیتان ئەگەڕێتەوە بۆ سەروەری یاسا و هەر کەسێکیش لە دەرەوەی سلێمانی ڕوو ئەکاتە شاری سلێمانی هەست بە ئارامیەکی زۆر ئەکات و ئەزانێت لە ماڵی خۆیەتی نەک لە شوێنێک بێ شوێنی خۆی نەبێ بە ئام سەیری سلێمانی بکەین و لە ڕووی تاوانەکانەوە سیر ئەکەین تاوانەکان لە سلێمانی بەراوردیکەین بە پارێزگاکانی تری عێراق کەمترین تاوانی تیا ئەنجام دەدرێت. زۆر کراوە و پرۆژەکان بەردەوامن بەڵام هەمووان خەونی گەورەتریان هەیە و پلانەکان بۆ داهاتووی ئەم شارە ڕوون و هەوڵەکان بۆ ئەوەن هەموو ساڵێک سلێمانی لە ساڵی پێشووی خۆی پێشکەوتووتر بێت. ڕوئیای یەکێتی واروەها کابینەی حکومی یەکێتیمان پێ بڵێ بۆ داهاتووی سلێمانی. ڕوئیایی
بەڕێز قوبات تاڵەبانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سلێمانی ڕوئای گەشەکردنێکی بەردەوامی سەقامگیرە. ئەم گەشەکردنی بەردەوامی سەقامگیرە احتیمال دەکاتە سەر زیادکردنی هەلی کار. هەر بە شانازی شەوەڵام جارێکی کە لە ساڵی 2024 ڕێژەی کەمترین ڕێژەی بێکاری لە سلێمانیە لە چاو پارێزەکانی تری هەرێمی کوردستان لە چاو پارێزەکانی تری عێراقا. بۆیە یەکەم هەلی کار لەسەر بنەما ئارامیەکە وەکو وتمان. دوو زۆرترکردنی دەرفەتی گەشە پێدان لە سلێمانی چ بە کەرتی حکومی چ بە کەرتی گشتی. کەرتی حکومی زیاتر تەرکیزی لەسەر خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی وەکو جادە و ڕێخستنی تەندروستی و خوێندنی باڵایە. لە هاوشانی ئەمەش کەرتی تایبەت لە هەمان بوارەکان ئەیشەکە، بەڵام بە شێوەیەکی گشتیش لە بواری بیناسازی، لە بواری زیادکردنی بازاڕەکان، لە بواری بازرگانی، لە بواری وەبەرهێنانە کەرتی تایبەت کارایە و ڕۆڵێکی گرنگ ئەبینێ کە ئەمە بەڕێز قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان کاریتی ئاکەن. بێگومان یەکێک لە ئەرکەکانی ئێمە ئەوەیە کە بەستنی کۆنفرانس و وەرکشۆپ و سیمیناراتە لە ڕووی بازرگانی و لە ڕووی ئابوووریەوە و بۆ چوونەکانی ژووری بازرگانی بە داهاتوی شاری سلێمانی و هەروەها هەرێمی کوردستان کە چی بکرێ بۆ شاری سلێمانی. ئێمە ئەمانە پێشکەشی حکوومەتمان کردووە بەشێکیشی لە سیمینار و کۆڕ و کۆبوونەوەکانە تەرەحمان کردووە. لە داهاتوە ئێمە بەتەماین کۆنفرانسێک بگرین و ئێستا لە بیدایەتی دەستپێکردنی پەیوەندیەکانیان بۆ جێبەجێکردنی ئەو کۆنفرانسە یا لە مانگی 11 یا لە مانگی 12 بە پێی تەوابوونی قۆناغەکانی، هەروەها چارەسەرکردنی کێشەکانی پیشەساز و بازرگان و ئەو ڕێگریانەی کەوا لە حکوومەتی عێراقیەوە دروست بووە لە ماوەیە هەمووتان ئاگادارن و چەندین جار باسمان کردووە. ژووری بازرگانی ڕۆڵی سەرەکی هەبووە لە چارەسەرکردنیە و گوێشی لێگیراوە چارەسەریش کراوە بەشێکی زۆری وە لە هەوڵداین بۆ چارەسەرکردنی باقی کێشەکان، هەروەها ڕێخستنی بازار و ڕێخستنی ئابووری شاری سلێمانی بە هەمانگی لەگەڵ حکوومەتە کە فەوزایتیا دروست نەبێ و بە سیستەمێکی ئابووری ڕاستەقینە ڕێزگەی خۆی بگرێت. تاکە ئامانجی ئێمە و استراتیجی ئێمە دروستکردنی تاچێکی تەندروستە بۆ کۆمەڵگەیەکی تەندروست بە پەروەردەیانە. هەر وەزارەتەکەش ناوی پەروەردەیە، وەزارەتی پەروەردەیە. ئەوەی کە ئێمە کاری لەسەرەکەین جارە پێش فێرکردن پەروەردەکردنە. پەروەردەکردنی تاکمان لە قۆناغی باخچەوە تا قۆناغی 12 لەبەرەوەی بە پێی ستانداردی عالەمی مناڵ لە 2 ساڵی بۆ 7 ساڵی ئەتوانێ پەروەردە وەربگرێ، ئەتوانی بنیاتی بنەی. لە 2 ساڵی تا 4 ساڵی لای دایک و باوکەوە تا 2 ساڵان لای ئەوانە، بەڵام لە 4 ساڵی بۆ 7 ساڵی لای ئێمەوە تا 3 ساڵان لای ئێمە. ئەرچی ئێمە قورسرە. پلانی استراتیجی ئێمە ئەوەیە شێوازی پەروەردەکردن لە شاری سلێمانی بە شێوازێکی تەندروستیانە بگەینە فێرخوازەکان. لەبەر ئەوەی ئەگەر ئێمە پەروەردەمان باش نەبێ هەموو سلکەکانی تر بە تەندروستیەوە بە پۆلیسەوە بە پێشمەرگەوە بە هەموو وەزارەتەکانی دیکەوە بە دادگاکانەوە ناتوانن مامەڵەیەکی شارستانی و تەندروستیانە لەگەڵ خەڵکن. لەبەرەوەی کە لە لای ئێمە دەرەچێ ئەبێتە پزیشک، ئەبێتە دادوەر، ئەبێتە پۆلیس، ئەبێتە پێشمەرگە، ئەبێتە فەرمانبەر. ئەمانە هەمووی لای ئێمە دروستە بن. ئێمە ئەگەر ئێستا پلانێکی جەزری و کۆنکرێتی دابنین بۆ ئەوەی کە ئاستی پەروەردەیمان بەرەو ئاستێکی بەرز بڕوات، ئەوە لە چەند ساڵی ئایندەیە ئەتوانین پزیشکێکی باش بەرهەمبێنین، ئەتوانین مەحامێکی باش بەرهەمێنین، ئەتوانین پۆلیس و پێشمەرگەیەکی باش بخێنە ناو وەزارەتەکانی بەرگری و پێشمەرگە و ناوخۆ. یەکەم واجبی حکوومەت و هەموو لایەکە پارێزگاری لەو تایبەتمەندێتیانە بکەین کە ئەم شارێک پێوە ناسراوە. ئەمە خاڵی یەکەمە بۆ گەشەکردن و بەرەو پێشەوە چوونی ئەم شارە. ئەمە ناسنامەی ئەم شارەی ئێمەیە. جگەلەوە پێویستە گرنگیەکی زۆر بە لایەنی کەلەپور بدرێت لە ناو شاری سلێمانیە. ئێمە حەوگەڕێکی کەلەپوریمان هەیە لە ناو شاری سلێمانیە، خانوویەکی زۆر و کۆڵان و جادەیەکی زۆری کەلەپوریمان هەیە لە ناو شاری سلێمانیە. بۆ ئەوەی کە خزمەتی زیاتری شاری سلێمانی بکەین ئەبێ سەرەتا لەم گەڕەکە کەلەپوریانەوە
دەست پێ بکەین چکە ئەمە مێژوو تایبەتمەندێتی شاری سلێمانیە ڕەسەنایەتی شاری سلێمانیە ینی جوولەکان بەس لە سلێمانی هەیە لە هیچ شارێکی تر نییە مەڵکەنی بەس لە سلێمانی هەیە شێخان بەس لە سلێمانی هەیە لە هیچ شارێکی تر نییە سەرچیمەند بەس لە سلێمانی هەیە لە هیچ شارێکی تر نییە بۆی پارێزگاریکردن لەمە پارێزگاریکردنە لە سلێمانی و لە مێژوو لە تایبەتمەندێتیەکانی شاری سلێمانی خاڵێکی تر کە گرنگە بۆ سلێمانی و بۆ هەموو شارەکانی تر مەسەلەی گواستنەوەی گشتی گواستنەوەی گشتی پێویستە گرنگێکی زۆری پێ بدرێت و بۆ ئەوەی کە خەڵک ناچار نەبێت بۆ فەرمانگەکەی بۆ سەردانیکردنی بازار ئۆتۆمبیلەکەی خۆی بێنێتە دەرەوە تا ئەو لۆد و قەرەباڵغی کە ئێستا هەن لەسەر جادەکان کەمی بکەینەوە لە ڕاستی ئەگەرمانەوە ئێمە بۆ داهاتوو گەر باسی ئەوەش بکەین کە لە شاری سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشتر سەرۆک مام جەلال و ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هاوکاری کەرتی تەندروستی بووە لەم قەیرانانەیە بەردەوام هاوکاری نەخۆشخانەکانی کردووە و ئێستا توانی بڵێ لە نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەی مناڵان کۆمەڵێک کارمەند بە گرێبەست دامەزراون ئەم کارمەندانە لە ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە موچە وەرەگرن بۆ داهاتوو پێشتر پلانی بۆ دانراوە کە لە شاری سلێمانی ئەبێ ژمارەی نەخۆشخانەکان زیاتر بکرێت یعنی لە شاری سلێمانی لە جیاتی ئەوەی یەک فریاکەوتن هەبێ دوو فریاکەوتن سێ فریاکەوتن لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی هەبێ دوای ئەوە ئەوەی گرنگە بۆ باشکردنی کەرتی تەندروستی پێویستە ئەم سیستەمە تەندروستی ئێستا هەیە سیستەمێکی کۆنا ئەبێ کەرتی تەندروستی تایبەت و گشتی جا بکرێتەوە و پێویستە لە داهاتووە بیمەی تەندروستی بۆ هاوڵاتیان دابین بکرێت کار بکەین لەسەر بژاندنەوەی بازار و کار بکەین لەسەر وەرگرتنەوەی مافەکانمان و مافی ژنان و گەنجەکانمان و بتوانین هاوکاری ماڵە کەم دەرامەتەکان بکەین و بتوانین گەنجەکانمان دامەبەزرێنین و هەلی کاریان بۆ بڕەختێنین. داچاکان پێمان دەڵێن سلێمانی لە ڕووی پیشەسازی، گەشتیاری، ژینگە و هەوای پاک و خاوێنی، تەندروستی و پەروەردە و فێرکردن و ڕۆشنبیریەوە لە سەراستی هەرێمی کوردستان و عێراق یەکەمە.